سڵاوتان لێبێت. یەکێتی بە فەرمی ڕایگەیاند بەم نزیکانە کێشە ناوخۆیەکانی هەرێم چارەسەر دەبێت. ئەم هەواڵە لە زاری قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمەوە ئاشکرا کرا. ئەمڕۆ لە شاری هەولێر قوبا تاڵەبانی لەگەڵ مارک برایسن باڵێزی بەریتانیا لە عێراق کۆبووەوە. باگوێری ڕاگەیەنراوی کۆبوونەوەکە کە لەلایەن نووسینگەی جێگیری سەرۆکوەزیرانەوە بڵاو کراوەتەوە لە کۆبوونەوەکەدا قوبا تاڵەبانی گوتوویەتی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان زیانیان با پێگەی هەرێم گەیاندووە، هەر بۆیە ئەوان وەکو یەکێتی پێشتریش ڕایەنگەیاندووە ئامادەن بۆ هەر جۆرە دەستپێشخەریەک. دەژڵێت لە ئێستادا هەندێک هەوڵ هەیە با ڕاستەی هێوربوونەوە و چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و گەشتبینن لە داهاتوویەکی نزیکدا با ڕاستەی چارەسەری هەنگاو بنێن و بتوانن بەسەر بەشێکی زۆری کێشەکاندا زاڵ ببن. لەبارەی پرسی هەڵبژاردنیش قوبا تاڵەبانی دەڵێت ئێمە وەکو یەکێتی لەگەڵ ئەوە داین هەڵبژاردن بە زوویی بکرێت و هەموو هەوڵێکیشمان بۆ ئەوەیە هەڵبژاردنێکی پاک و بێگرد و ئازاد و دادپەروەرانە بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان بەڕێوە بچێت بۆ ئەوەی متمانەی هاوڵاتیان با هەڵبژاردن و دامەزراوەکان بەهێزتر ببێت. جێگیری سەرۆکوەزیرانی هەرێم ئاماژەی بەوەش داوە لە ماوەی ڕابردوودا کۆبوونەوەکان لەگەڵ لایەنەکان ئیجابی بووە و تەنها هەندێک خاڵی ناکۆک لە سەرپرسی کورسی کۆتاکان ماوە کە ئەوانیش قابلی چارەسەرکردن و گەشتبینن لە ماوەیەکی نزیکدا ڕێکەوتنی کۆتایی بکرێت. جگەل لە کۆبوونەوەکەی لەگەڵ جێگیری سەرۆکوەزیرانی هەرێم هەر ئەمڕۆ باڵێزی بەریتانیا لەگەڵ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش کۆبووەوە. لەباری کۆبوونەوەکەوە مەسرور بارزانی دەڵێت هەردوو لە هاوڕا بووین لەسەر گرنگی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی دیاریکراوی خۆیدا لەم ساڵ. مەسرور بارزانیش جەخت لەوە دەکاتەوە کە لە کۆبوونەوەکەدا باسییان لا کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان کردووە. هەرەمڕۆ باڵێزی بەریتانیا لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانیش کۆبووەتەوە. بە گوێرەی ڕاگەیەنراوی سەرۆکاتی هەرێم هەردوو لە هاوڕا بوون لەسەر گرنگی چارەسەرکردنی ناکۆکیە سیاسیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی دیاریکراوی خۆیدا. لە چوارچێوەی زنجیرە کۆبوونەوەکانیدا لە هەرێمی کوردستان باڵێزی بەریتانیا لە عێراق لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیش کۆبووەتەوە و با گوێرەی ڕاگەیەنراوی بارەگای بارزانی بارودۆخی ناوخۆی هەرێم و پرسی هەڵبژاردن بەشێک بووە لە تەورەکانی کۆبوونەوەکە و جەخت کراوەتەوە لەسەر پێویستی ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی دیاریکراوی خۆیدا. بە گوێرەی ڕاگەیەنراوەکان دەردەکەوێت لە کۆبوونەوەکانی ئەمڕۆی باڵێزی بەریتانیادا لەگەڵ بەرپرسانی یەکێتی و پارتی پرسی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تەوەری سەرەکی کۆبوونەوەکان بووە. بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان جەختیان کردوتەوە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لەم ساڵدا و لە وادەی دیاریکراوی خۆیدا، بەڵام قوبا تاڵەبانی باسی لە ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆی نەکردوتەوە و تەنها ئاماژەی بەوە داوە کە گەشتبینن لە ماوەی نزیکی داهاتوودا ڕێکەوتنی کۆتایی بکرێت. هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە دەبوو مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو بەڕێوە بچێت، وەکو نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم وادەکەی دیاری کردبوو، بەڵام بەهۆی ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی وەکێتی هەڵبژاردنەکە لە وادەی خۆی نەکرا و بۆ ئەم ساڵ دواخرا. سەرۆکی هەرێم بۆ جاری دووەم وادەکەی دیاری کردو 11 ئەم ساڵی بۆ ڕۆژی هەڵبژاردن دەستنیشان کردووە. ئێستاش بە نزیکەی 6 مانگ بۆ ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردن ماوە، بەڵام وەکو جێگیری سەرۆکوەزیران دەڵێت هێشتا خاڵی ناکۆک ماوە لەسەر کورسی کۆتاکان. لەلایەکی دیکەوە هێشتا کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم کاران نەکراوەتەوە کە بڕیارە لایەنی جێبەجەکاری هەڵبژاردنەکە بێت. هەروەها تا ئێستا پەرلەمانی کوردستان یاسای هەڵبژاردنەکانی هەموار نەکردوێتەوە، بۆ پێی لایەنە سیاسیەکان ڕێککەوتون ئەمجارە هەڵبژاردنەکە با سیستەمی فرەبازنەیی بکرێت. هەموو ئەمانەش ئاماژەن بۆ ئەوەی ڕەنگە قورس بێت هەڵبژاردن لە وادەی خۆیدا کە 11 ئەم ساڵە ئەنجام بدرێت. خواتان لەگەڵ.